بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان. سوپاس و ستایش بۆ خوای باڵادەست سوبحانەهو وەتەعالە بەو شێوەی کە بۆ خوا شایستەیە. سەڵات و سەلام لەسەر دیداری پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم و لەسەر یار و یارانی تا ڕۆژی دوای. خۆشحاڵم کە دەگەمەوە خزمەتتان لە ئەڵقەی 35 لە بەرنامەی ڕۆشنایی لە خزمەتی زانا و بیرمەند جەنابی مامۆستا عەلی باپیر. جەنابی مامۆستا یاخوا بەخێر بێی. سپاس، ئێوەش بەخێر بێن مامۆستا محەممەد. مامۆستا گیان، ئەڵقەی 35 لە بەرنامەی ڕۆشنایی دیارە لەسەر ئەو بابەتانەی کە دەمانگەێنن بە موسڵمانیەتی ڕاست و ساغ بەردەوامین. تەوەرەکەمان وەرگرتنی زانیاری و حیکمەت و ئەزموونی بە سوود و خۆ دوورگرتن لە داخراوی و دەمارگیری وەک ئەوەی کە لە نێوڕۆکی کتێبەکەدا هاتووە. جا سەرەتا لەسەر وەرگرتنی زانیاری لەوە دەپرسم، تەنها مەبەستت زانیاری شەرعیە یاخود ئەو زانیاریەی کە لە ئێستا دنیای ئێستادا هەیە ئەوەی کە مرۆڤ پێویستی پێ هەیە ئەوەش دەگرێتەوە؟ الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وإمامهم قائد المجاهدين وإمام المتقين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. مامۆستا محەممەد، سەرەتا لە خوای پەروەردگار دەپاڕێمەوە بە لوتف و کەڕەمی بێسنووری خۆی تاعەتی مانگی ڕەمەزانی لە هەموو لایەکمان قبوڵ فەرموو بێ و لە هەڵە و پەڵە و تاوان و لادانەکانمان خۆش بوو بێ وەخوا جەژنیشی لە هەموو لایەک مبارەک کردبێ کە من دیارە بە بۆنەی جەژنیشەوە هەر پیرۆزباییم بەگشتی بە خەڵک ڕاگەیان بوو وەخوا تەوفیق مامدا کە دوای ڕەمەزانیش بەردەوام بین لەسەر هەموو ئەو کار و کردەوانەی کە دەمانگەێن بە ڕەزامەندی خوا. بەنسبەت وەڵامی پرسیارەکەت، وشەی عیلم لە قورئاندا بەلای کەمەوە 750 جار هاتووە. لە هەموو ئەو شوێناندا کە وشەی عیلم هاتووە مەرج نییە تەنیا مەبەست پێ زانیاری وەحی بێ، بەڵکو واتە زانیاریەکە لە خواوە سوبحانەهو وەتەعالە ڕاستەوخۆ بۆ پێغەمبەران هاتووە عەلەیهیمو السەڵات وەسەلام، بەڵکو وشەی عیلم بە معنای دەرککردنی شتەکان وەکو خۆیان هەن. ئەوە من پێناسەی عیلمە، ئیدراک الشەیء عەلی ما هو عەلەیه بما هو عەلەیه، زانینی شتێکە بەو شێوەیە کە شتەکە خۆی هەیە. هەڵبەتە زانیاری ڕاستەقینە بە چیەتی شتەکان تەنیا لای خوایە، زانیاری ئێمە ڕێژەییە، بەڵام ئاوا زانست پێناسەکراوە زانیاری بریتێ لە زانیاری هەبوون بە شتێک بەو شێوەیە کە ئەو شتە خۆی لە دنیای واقعدا هەیە و لەسەریەتی. زۆر لە سیاقەکانی قورئاندا زانیاری بە مانای مطلقی پەی پێبردن و زانین هاتووە، چه سەرچاوەکەی وەحی بێ چه سەرچاوەکەی عەقڵ و ئەزموون بێ. بۆ وێنە لە سوورەتی کۆتایی سوورەتی غافیردا خوا سبحانه وتعالى دەفەرمێ فلما جاءتهم رسلنا بالبينات فرحوا بما عندهم من العلم، کە زۆر لە زانایان دەڵێن ئەمە باسی فەیلسوفەکانی یۆنانە. کاتێک پێغەمبەرانی ئێمە عەلەیهیمو السەڵات وەسەلام بە زانیاریەوە بۆیان هاتن، بە بەڵگە ڕۆشنەکانەوە بۆیان هاتن، فەریحوا بما عندهم من العلم، بەوەندە زانیاریەی کە پێیان بوو دڵخۆش بوون، زۆر دڵخۆش بوون. واتە گوتیان ئێمە پێویستیمان بەو زانیاریە نییە کە پێغەمبەران هێناویانە عەلەیهیمو السەڵات وەسەلام. هەروەها لە سوورەتی سەبەئیشدا وقال الذين أوتوا العلم الذي أنزل إليك من ربك هو الحق ويرى الذين أوتوا العلم الذي أنزل إليك من ربك هو الحق. ئەوانەی کە زانیاریان پێدراوە دەزان ئەوەی بۆ تۆ دابەزێنراوە حەقە، ئەوەی زانیاریان پێدراوە دەگونجێ زانیاری وەحی بێ و دەشگونجێ زانیاری دیکە بێ. بە هەر حاڵ وشەی زانیاری عیلم کە لە کوردیدا زمانی کوردیدا وشەی عیلم بە زانیاری ماناکراوە، وشەی معریفەت بە زانست زیاتر واتاکراون. ئەمە مەرج نییە تەنیا
لە وحیەوە سەرچاوە بگرێ بەڵکو دەگونجێ بەرهەمی عەقڵ بێ بەرهەمی خورپە بێ ئیلهام و بەرهەمی ڕوئیا بێ خەون و بەرهەمی بەکارهێنانی پێنج هەستەکان بێ و بەرهەمی دەرەکردنی ڕاستەوخۆی فیتڕەت و زگماک بێ کە بەرگسۆن فەیلسوفێکی ئەمریکی پێ دەڵێ الحەدس واتە ئەو زانیاری ڕاستەخۆ بە بێ پێشەچیەکان مرۆڤ ڕاستەخۆ پێی پێدەبا کە ئەو زانیاری لە ئافرەتاندا بەهێزترە وەکو لە پیاوان ئافرەتان هەستی حەدسیان زیاترە حەدس واتە ڕاستەخۆ شتەکە بزانی کە ئەویش وەکو بڵی جۆرێکە لە ئیلهام و خوڕپە ئەوانە. جا کە من وشەی زانیاریم بەکارهێناوە بەسم پێ هەبوو ئەوانەیە گومانی تێدا بەڵام زانیاریە کە هیچ خەڵتەی پێوە نییە یعنی لێ دڵنیای سەداسەد وایە ئەو زانیاریەکە لە خواوە سەرچاوە دەگرێ گومانی تێدانی و خوای تەعالە دەفەرمێ قل أنزله الذي يعلم السر في السماوات والأرض بڵێ ئەو زاتە دای بەزاندووە قورئانی دابەزاندووە کە نهێنی ئاسمانەکان و زەوی دەزانێ هەر بۆیە لە قورئاندا ئاماژە زانیاریەکان هەن بە دروستبوونی گەردون سەرەتای گەردون کۆتایی گەردون زانیاری کۆرپە لە ناسی چینەکانی زەوی چینەکانی ئاسمان بەرزبوونەوە بۆ ئاسمان دەبێتە هۆی تەنگە نەفەسی هەروەها زۆر لە ینی چیایەکان کە وەکو گوڵمیخ داکوتراون زەوی کە وەکو بە تەشبیه کراوە بە لانکە و بێشکە کە بێشکە منداڵی تێدا ڕادەژێندرێ بەڵام نایکەوێنێ زەویش بەلای کەمەوە 5 جۆرە خولانەوەی هەیە بە دەوری خۆیدا لە بەرامبەر خۆردا کە دەبێتەوە پەیدابوونی شەو ڕۆژ بە دەوری خۆردا کە دەبێتە هۆی پەیدابوونی چوار کەشەکان لەگەڵ خۆردا بە دەوری داڵی ڕاوەستاودا لەگەڵ داڵی ڕاوەستاو بە نێو چەقی کەهکەشاندا لەگەڵ کەهکەشانیش بە شوێنێکی دیکەدا بەلای کەمەوە زەوی ئێمە 5 جوڵەی هەیە بەڵام ئێمەش ناکەوێنێ مەبەستمەوەیە لە قورئاندا ئەو ئاماژانە هاتوون و گومانی تێدا نییە کە عەقڵی مرۆڤ لەکوێ دەوەستێ وحی لەوێوە دەست پێ دەکا یعنی کۆتایی ئیدراکی بەشەر دەرکردنی بەشەر عەقڵی بەشەر کۆتایەکەی سەرەتای وحیە لەکوێ شتێک دەبێتە ڕاستیکی زانستی لەوێوە دەبێ بگەڕێین بۆ وحی نەک هەر بیردۆزەیەکمان بیست هەر بۆ شوێنێکی زانستیمان بیست بگەڕێین بپشکنین لە قورئاندا بەڵگەیەکی بۆ بدۆزینەوە دوایی کە بیردۆزەکە ڕاست دەرنەچوو خەڵی لە قورئانیش بکێتە گومانەوە دەبێت لەوە وریابین لەکوێ شتێک بوو بە ڕاستیەکی زانستی ئەمجا دەبێ بگەڕین بۆ سەنەدەکەی لە قورئاندا کە بە تاکید خوای پەروەردگار زۆر لە ڕاستی زانستیەکانی کە مرۆڤ پێویستی پێیان هەیە لە قورئاندا ئاماژەی پێداوە وەک ئەوەی کە لە نێوڕۆژی بابەتەکەش باس کردووە کە بێگومان زانستی بێچەند و چوون و ڕەها لە لای خۆیان سوبحانەوە وتەعالە ئەوی دیکە مرۆڤەکان بەشێک لە زانستیان بەشێک دەزانن شتێک دەزانن زۆرشت نازانن جا مەبەستمەوەی کە بەدەستهێنانی زانیاری خوا سوبحانەوە وتەعالە کردوویەتی بە ئەرچێک لەسەر هەموو موسڵمانێک وەکو دەفەرمێ وەقل ڕەبی زیدنی عیلما تاوانەوە پێغەمبەری خوای پێدوێنراوە صلى الله عليه وآله وسلم بەڵام هەر کەسیچ کەش کە قورئان بخوێنێ وقل ربي زدني علما بڵێ پەروەردگار بزانیاریم بۆ زیادکە هەروەها خوا سبحانه وتعالى زۆر بەڕوونی فەرموویەتی زانایان و ئەوانەی کە زانانین وەکو یەکنین قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون هەروەها والذين أوتوا العلم درجات پێغەمبەریش صلى الله عليه وسلم فەرمووی طلب العلم فريضة على كل مسلم داواکردنی زانیاری فەرزە لەسەر هەر موسڵمانێک جا هەندێک لە ڕیوایەتەکان و موسلیمەشی بۆ زیادکراوە على كل مسلم ومسلمة بەڵام ئەمە بێهێزە ئەوەندە زیادکردنە بەس پێویستی نییە چونکە على كل مسلم واتە هەر موسڵمانێک پیاو بیان ئافرەت بێ هەمووی دەگرێتەوە چونکە هەموو ئەو سیغە و ڕێژگانەی کە لە قورئاندا هاتوون وەکو یا ئەیها الذین ئامنوا وەکو المؤمنين المسلمين مثلا لسنتدا کە هاتوون یا ئەیها الناس هەموو خەڵک دەگرنەوە بە نێر و مێوە بە هەردوو ڕێگەزەوە بە تایبەت هەندێک فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ڕوبەڕووی پیاوانە وەک چەند جارێکی باس کردو کە ڕەنگە مەجلیسەکە تەنها بە تاکید وایە کۆڕەکە کۆڕی پیاوان بۆ بۆی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام
باسی ئەوانی کردەوە ئەگەرنا هەموو زانیانی ئوسولی فقه بنچینەکانی فقه لەسەرەوە یەکدەنگن هەموو ئەو ڕێژگانەی کە لە قورئاندا هاتوون بەگشتی مەگەر بە بەڵگەیەکی ڕوون ئافرەتانی لێ جیاکرابنەوە ئەگەرنا گشتگیرە بۆ هەردوو ڕێگەزەکە جا ئەم بە دوای زانستدا گەڕان و پەیداکردنی زانستە لە هەر سەرچاوەیەکەوە هات بێ يعني بزانيان إسلام بنشينيش جوانيان دانا وضل انظر إلى ما قيل ولا تنظر إلى من قال تماشابك شي قلت راوة تماشامك شي قلت ويتي شي قلت كيف خويتي هروها فرمايشتكي في غنبر عليه الصلاة والسلام كالسنة ذكي بهذا والله من يوروككي بتأكيد راسته الحكمة ضالة المؤمن فحيثما وجدها فهو أحق بها حكمة زانياري بسوت كرداري بسوت ئەزمموی بەسوود ونبووی بڕوادارە لە هەر شوێنی بی دۆزێت هەموو کەس پێش شایستەترە ینی بۆ پرسیارەکەەوە بوو کە ئایا دینی سەر مامۆستاجیان لەسەر هەندێک پێناسەی زانیاری وەکو گوتم هەمووی دەگرێتەوە کە کە وحی خوای گەورەی سوبحانەوە وتەعالا بێمە سەر بەر هەموو شوێنەواری وەرگرتنی ئەو زانیاریەی ئاماژەیەکت پێدا بەڵام بە کورتی حەز دەکەم ڕۆشنایی زیاتر بخەیە سەر بەوەی کە ئەگەر لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم داواکرابێت کە زانیاری زیاتر وەرگێ کەواتە لەسەر مسلمانانیش بە شێوەیەکی گشتی ئەو تایبەت نییە بە پێغەمبەران نەخێر باش تەماشا بکە خوای پەروەردگار کە ئادەمی عليه الصلاة والسلام کردە جێنشینی خۆی لەسەر زەوی بە فریشتەکانی فەرموو ئینی جاعل فی الأرض خەلیفە دەمەوێت جێنشینێک لەسەر زەوی دابنێ دیارە فریشتەکان قسەیان کرد تێبینی خۆیان دەربڕی سەرنجی خۆیان دەربڕی ئەتەجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك کەسێکی دەجێڕی بە جێنشین کە خوێن دەڕێژێ و خراپەکاری دەکا لە حاڵێکدا ئێمە هەمیشە خەریکی بە پاکگرتن و بە دوورگرتنی تۆین دەکەمەوە کوڕی واتە ئێمە هەین چۆن ئادەمێکدا دەنێ کە خراپەی لێ چاوەڕێ دەکرێت بەڵام ئێمە جگە لە چاکە لێمان چاوەڕێ ناکرێت ئەمە وەکو بڵێ بە تەئکید ڕەخنەگرتن نییە چونکە فریشتەکان لەو عاقڵترن و لەوەش پاکترن ڕەخنە لەخوا بگرن بەڵاخوا سوبحانە وتەعالا خزوێتە ئەو شێوە تەعبیرەوە کە وەکو بڵێ داوای ئەوە دەکەن حیکمەتەکەی چییە حیکمەتی چییە کە ئێمە بە کەڵک ناین ئادەم بە کەڵک دێ دوای خوا سبحانه وتعالى بوان ڕوون دەکاتەوە وعلم آدم الأسماء كلها ثم عرضهم على الملائكة فقال أنبئوني بأسماء هؤلاء إن كنتم صادقين خوا هەموو ناوەکانی فێرەی ئادەم کرد هەموو ناوەکانی ناوی شتەکانی فێری ئادەم کرد دوای شتەکانی واتە موسەمایاتەکان ناونراوەکان شتەکانی عەرض کرد ڕانوان لەسەر فریشتەکان فەرمی ناوی ئەوانم پێ بڵێن ئەوانش گوتیان سبحانك لا علم لنا إلا ما علمتنا پاکی بۆ تۆ هیچ زانیاریەکمان نییە مەگەر ئەوەی تۆ پێمان بدەی تۆش زانیاری بارەی ئەو شتانە بە ئێمە نەداوە شتانی دیارە لەسەر زەوین بۆیە نازانین قال يا آدم أنبئهم بأسمائهم خوا فەرمی ئادەم ناوی شتەکانیان پێ بڵێ فلما أنبأهم بأسمائهم کاتێ هەواڵی پێدان بە ناوەکان ناوی ئەو شتانە قال ألم أقل لكم إني أعلم غيب السماوات والأرض وأعلم ما تبدون وما كنتم تكتمون خوا فەرمووی ئایا پێم نەگوتن من نهێنی ئاسمانەکان و زەوی دەزانم و دەزانم ئەوەی دەیشارنەوە ئەوش کە ئاشکرای دەکەن واتە ئیمتیازی ئادەم عليه الصلاة والسلام کە ببێتە جێنشینی خوا چی بوو ئەوە بوو زانیاریەکی پێ بوو فریشتەکان پێیان نەبوو کەواتە زانیاری بەڵگە و پاساوی ڕێز و حورمەتی مرۆڤە چ بۆ بوون و جێنشینی لەسەر زەوی چ بۆ هەر کار و کردەوەیشی دیکە کە بیکە تەماشا بکە خوا سبحانه وتعالى لە سوورەتی محەممەددا بە پێغەمبەری خاتەم دەفەرمێ صلى الله عليه وسلم فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم بزانە علمت هەبێ کە جگە لە خوا پەرسراوێکی دیکە نییە داوای لێبوردنیش بۆ گوناحی خۆت بکە و بۆ پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕواداریش والله يعلم متقلبكم ومثواكم خوش دەزانێ ئەو شوێنەی بۆی دەگەڕێنەوە و ئەو شوێنی تێدا نیشتە جێ دەبن کەواتە
پێشێ دەبێ عیلم یەکەم هەنگاو بریتێ لە زانیاری لە ڕاستیدا پێشێ دەبێ زانیاری هەبێ بەرچاو ڕۆشنی هەبێ هەر بۆیە خوا سبحانه وتعالى ئەمن مامۆستا محەممەد زۆر بیری لێ دەکەمەوە من هەموو ڕەمەزانان خوا لێمان قوبوڵ کە هەموو قورئان ختم دەکەم لە 30 شەوەی مانگی ڕەمەزاندا هەموو شوێ تا جوزئێک تەواو دەکەین تەمان لەگەڵ فاتحە و ڕوکوع و سەجدە و تەحیات و ئەوانش هەوڵ دەدەم حەقی خۆ بدەمە وشە و پیتەکان و ئەوانە بە تەجوید بیخوێنم سعاتێک و چارەجێ سعاتێک 20 دقەی پێ دەچێت یعنی 30 شەوەی مانگی ڕەمەزان سعاتێک و چارەجێکی بۆ دابنێ یعنی 30 ساعات 30 چارەجیش لەوێ ئەوە 7 ساعات و نیو یعنی 37 ساعات و نیو ئەمە ئەو قورئانە دەخوێنین زۆری بیری لێ دەکەمەوە دەڵێم خوایە طبعا خۆ ئینسان لە فەرمایشتی خوا تێر نابێ وەکو پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام ولا يخلق على كثرة الرد لا يخلق دەڵێ خەلیق الثوب يخلق پۆشاکەکە شڕ بوو شڕ دەبێ خەلیقە یعنی شڕ بوو کۆن بوو ولا يخلق على كثرة الرد قورئان هەرچەند زۆر دووبارێکی و شڕ نابێ کۆن نابێ بەڵکو ئەگەر بە دڵێکی سافۆ بیخوێنی دەڵێ ئەم ئاەتە ڕەنگە وەکو بڵێ یەکەم جارێ بیبیستم یەکەم جارێ بیخوێنم هەمیشە ئەنوار و ئەسرار و فیوضاتی خوا لەگەڵ قورئان خوێندندا دادەبەزێ بۆ سەر بۆ دەرونی ئینسان جا ئینسان بیر بکاتەوە قورئان زانیاری خوایە و بە زانیاری خوا دابەزیوە ئەو هەموو قورئانە 114 سوورەت کە زانایان کردویانتە 30 بەش دابەشکردنی قورئان بۆ 30 بەش ئەوە هی پێغەمبەر نییە عەلەیهی سەڵات وەسەلام هی زانایانە کردویانە بە 60 حیزب ئەنجا وەکو گوتم ئەگە بتەوێ تۆزێ بە ڕێوجێ بیخوێنی لە نوێژەکاندا حدودی 30-40 سەعاتی دەوێ ئەوە هەموو زانیاری خوایە سبحانه وتعالى خوا ئەو هەموو زانیاری دابەزانە پەیمانی کۆن واتە 5 سیفرەکەی تەورات سیفری تەکوین و خروج و لاویین و عەدەد و تەثنیە ئەم 5 سیفرە بە 5 سیفرەکانی تەورات دادەندرێت کە خوا بۆ موسای ناردوون سەڵات و سەلامی خوا لەسەر موسا بێ بەڵام 34 سیفری دیکە هەن لەگەڵ ئەو 5 دەکەنە 39 سیفر بە هەمویان پەیمانی کۆن پێک دێنن کە ئەوانش بەحسابی پێغەمبەرانی دیکەن هەروەها ئینجیلەکەی عیسا عەلەیهی سەڵات وەسەلام زەبووری داوود صحوفی ئیبراهیم ئەوە هەمووی بەس ئەوانەی کە ناویان هاتووە لە قورئاندا ئەمجا خوا سبحانه وتعالى هیچ پێغەمبەرێکیشی نەناردووە مەگەر پەیامی خۆی بۆ ناردووە زانیاری خۆی ناردوو بۆ لای ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە بەو خەڵکە ڕابگەێنێ بەو شێوە بژین ئەو ڕاستیانە بزانن ئەو حکمە شەرعیانە بزانن ئەو ڕەوشت و ئاکارانە بزانن ئەو گوناح و قەدەغانە بزانن توخنیان نەکەون مانای وایە زانیاری یەکەمین جار لە خواوە سەرچاوی گرتووە تەماشا بکە کە ئادەم عەلەیهی سەڵات وەسەلام دەبێتە مامۆسای فریشتان بەهۆی چیەوە بۆی زانیاریەکەوە کە ئەو هێتی ئەوان نیانە نەک وەکو پەیمانی کۆن دەڵێ پەیمانی کۆنی تێکدراو تەحریف کراو دەڵێ لەبەر ئەوە کە ئادەم لە درەختەکەی خوارد چاوی بوونەوە فریشتەکان گوتیان ئەوە ئێستا لەو درەختەی خوارد و چاوی بوونەتەوە دەزانێت چاکە و خراپەت چییە ئەگە بێت و لە درەختی ئەگە بێت و لە بەحساب لە ئاوی حیاتیش بخواتەوە ئەوە وەکو ئێمە تازە هەردەمێنێتەوە تەوانەوە خوڕافەیە یعنی لەوێدا زانیاربوونی ئادەم بە نوقسانی دانراوە کە بەهۆی ئەوەوە فریشتەکان کوتیانە با دەربکرێ بەڵام لە قورئاندا دەڵێن دەفەرمێنە خێر زانیاربوونی ئادەم بوو بەهۆی ئەوە کە بێتە مامۆسای فریشتەکان و ببێتە بەڵگە و پاساوی جێنشینبوونی خوا لەسەر زەوی سبحانه وتعالى ئەنجا دوایش دیسان کە ئادەم هەڵەکە دەکا لە درەختە قەدەغەکە دەخوا بە فیتی شەیطان و دەسیسەی شەیطان لەگەڵ حەوای خێزانی سەڵات و سەلامی خوا لەسەر بێ جارێکی دیکەش دیسان عیلمی خوای بۆ دێ فتەلەقا ئادەم من ڕەبی کەلیمات فتاب عەلەیه ئادەم تووشی هەڵەیەک بووە چارەی چییە
فتلقى آدم من ربي كلمات آدم سنوشيشي لپروردگاری ورگرتن علمی لێ وەرگرت ئاوا بگەڕێەوە بۆ لای خوا کە زۆربەی زانایان دەڵێن کەلیمەکان ئەوە بوون کە گوتیان ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين پەروەردگارمان ئێمەستەممان لە خۆمان کرد ئەگەر تۆ لێمان نەبووری بەزەیت پێمان دانێت و مە لە زیان باران دەبین ئەمە وشانە بوون کە ئادەم لە خوای پەروەردگاری وەرگرتن بە وەحی کەواتە بۆ بوونە جێنشینی پاسا و بەڵگەکەی هەر علم بوو و بۆ ئەوەش کە لەو جێژاوی کە تێکەوتۆ بۆ هۆی گوناحەکەیەوە لێی دەرباز بێ دیسان هەر علمی بوو کە لە خواوە بۆی هاتە بوو ئەمە وەکو علمی نەقلی و علمی وەحی بەڵام بە تەئکید وەکو پێشتر باسم کرد زانیاری چ لە عەقڵی مرۆڤەوە سەرچاوە بگرێت لە فیتڕەتیەوە لە دڵ و دەرونیەوە لە ئەزموونیەوە لە پێنجڕەستەکانەوە هەر پێدەگوترێ زانیاری باش لەسەر مۆڵەتی جەنابی مامۆستای ناوبڕێکی کورت وەردەگرین و بەردەوام دەبین باش بەڕێزان دوای ناوبڕێک درێژە دەدەین بە بەرنامەی ڕۆشنایی دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان درێژە دەدەین بە ئەڵقەی 35 لە بەرنامەی ڕۆشنایی جەنابی مامۆستای هەر تایبەت بەو بابەتە لە پەرتووکی گیانی ژیان لە هۆکارەکانی تەزکیەی نەفس لە هۆکاری سێەم کە باستان لە وەدەسێنانی زانیاری کردووە کە لەوێدا فەرمووتانە یەکێکی دیکە لە هۆکارەکانی ئەوەی کە ئینسان دەستی بگاتە تەزکیەی نەفس بریتە لە وەدەستێنانی زانیاری زامن ئەوە دەبستمەوە بۆی کە وەدەسێنانی زانیاری بە تایبەتی شەرع چەندە پەیوەستە بە تەزکێبوونی مرۆڤ بەڵێ بەبێ زانیاری مرۆڤ ناتوانێت بەرە و پاک و چاکبوون و ساڵحبوون و لە خوا نزیکەوتنەوە هەنگاو بنێ بۆچی چونکە ئینسان بەبێ بەرچاوڕوونی بەبێ بەرپێخۆدیتن هەر ناتوانێت هیچ هەنگاوێک بنێ ئێستا ئێمە لێرە دانیشتوین ڕووناکە دەزانین مەسەن چی بکەین و چۆن بکەین بەڵام دەگەڵ بوو بە گڵۆپەکان کوژانەوە بوو بە تاریک ئینسان بە حەدەرەوە دەڕوا بە هوریاییەوە دەڕوانوەکو لە شتێک بەعاڵقێ چونکە بەرپێی خۆت نابینی ئەنجا خوا سبحانه وتعالى لە قورئاندا لە 4 ئاەتاندا باسی 4 ئەرکە سەرەکیەکەی پێغەمبەری خاتەم دەکا صلى الله عليه وآله وسلم کە بریتین لە خوێندنەوەی ئاەتەکان و فێرکردنی کتێب و فێرکردنی حیکمەت و تەزکیە بوون لە هەر 4یاندا یەتلو عەلەیهیم ئایەتیهی پێشکەوتووە سەرەتا دەبێت ئاەتەکان بخوێندرێنەوە ئەمجا دەگونجێ کە خەڵک فێرە کتێب و بەرنامە ببێ فێرە حیکمەت ببێ و هەروەها خۆی پاک و چاک و کاو تەسکیە بکە هەنگاوی یەکەم زانیاریە هەر بۆیە زانایانی ئیسلام ینی کتاب العلمیان لە بڵێن زانستی فەرموودەناسیدا بە زۆری وایە کتاب العلمیان کردو بە سەرەتایی باسی ئەوە ئەوەی بێتەوە یادم هەم مسلم لە صحیح خۆی داوای کردووە هەم بوخاری وای کردووە یا کتاب العلم یا کتاب الئیمان بەڵام لە فقهدا بە زۆری وایە باسی پاک و خاوێنیان کردووە بە بناغا کتاب الطهارە چونکە لەوێوە خواپەرستیەکان دەست پێ دەکەن بە پاک و خاوێنی ینی گومانی تێدا نییە مامۆستا محەممەد بەبێ زانیاری ئینسان ناتوانێت هەنگاو بنێ بۆ پاک و چاکبوون بەڵکو هەر ئەسڵەن بۆ دینداربوون بە گشتی چ جای دینداربوون بە تایبەتی چونکە تەزکیە قۆناغێکی هەڵکشیوترە پێشێ مرۆڤ بەرەو ئیسلام دێ دوای وردەوە دە ئیمانە دڵیدا قوڵ دەبێتەوە دوای ئەمجا کار لەسەر خۆی دەکات دەبێتە ئەهلی عیبادەت و پەرستشەکان دوایی وردە ئەمجا نەفسی تەزکیە و پاک و چاک دەبێت و دەبێتە شایستە ئێوە کە تەقواتیدا جێگیر بێ بەڵێ دیارە هەر لەوێشدا لە کتێبی گیانی ژیان لەوێش پرسیوتانە وەکو پرسیارێکە ئایا زانیاری لە پێش ئیمان و ئیسلامەوە لە پێش ئەویشەوە هەیە گومانی تێدا کە جواب بداوەتەوە دوایەتر وتەچی ئیبن البەنای سەرقوسی کەلام گرنگ بوو بەڕاستی لە المەباحیث الئەسلیە هێناوتە بەوەی کە پسپۆڕەکانی تەزکیەی نەفس زانایان بەمەرزیان گرتووە بۆ ئەوەی ئینسان بەرەو تەزکیە و بەخوا سوبحان و بەرەخوا بچێ کە زانیاری هەبێ اینجا دەچێتە ئەم بابە بەڵ وایە ڕاستە یعنی بەبێ زانیاری هەبوون هەموو زانانی تەسەوف و تەزکیە ئەوانی کە
زانا بوون شارەزا بوون پسپۆڕ بوون نەک ئەوانەی کە هەر لافیان لێداوە هەموو ئەوانە دەڵێن دەبێ لە قورئان و سونەتدا شارەزا بێ دەبێت لە علمی عەقیدەدا شارەزا بێ دەبێت فقه بزانێ ئوسوول بزانێ ئەو زانیاریانە دەبێت ئەو زانیاری هەبن بەتایبەت بۆ کەسێک کە دەیەوێ ببێ بە ڕێنمایی کەر کە پێ دەڵێن الشەیخ المرشد شەیخێک کە ئێرشادی خەڵکا و ئامۆژگاریان بکە ئەمما تۆ کە تەماشای ئەگەر لە واقعی ئێستاوە تەماشای قوتابخانەکانی پەروەردەبوون و پاک و چاکبوون بکەی ئینسان تووشی زوڵم دەبێت بەرامبەریان یعنی ئێستا مەسەن شێخ دەمرێ کوڕەکەی یەکسەر حازر لە شوێنی کە لە هیچ بوارێکدا ئەوە نییە لە هیچ بوارێکدا ئایا پزیشکێک کە مرد کوڕەکەی یەکسەر دەبێتە پزیشک ئەندازیارێک کە مرد کوڕەکەی دەبێتە ئەندازیار مافناسێک کە مرد کوڕەکەی دەبێتە مافناس یعنی مستحیلە ئەو شتانە وەزیرێک کە مرد کوڕەکەی دەسە دەبێتە وەزیر نابێشتی بە دەبێت مؤهیلاتی هەبێ دەبێت ئامادەیی هەبێ دەبێت کار لەسەر خۆی بکە بەڵام شێخ دەمرێ یەکسەر کوڕەکەی حازرە ئەویش مرد نەوەکەی حازرە کە ئەوە لە ڕاستیدا تەسەوفی ناشرین کردووە بۆیە من لە کتێبی ڕێگای ساڵحومە بەرەخواچووندا باسی هەڵوێستی شیخ عوسمانی بیارەم کردووە ڕەحمەتی خوای لێبێ یعنی بە ڕێز و حورمەتەوە باسم کردووە کە کاتی خۆی من لە ساڵی 1996 بەندە بوو کاک دڵشاد گەرمیانی بوو مامۆستا حەسەن بابەکر بوو مامۆستا محەممەد سەنگاوی ڕەحمەتی بوو خوا پلەی شەهیدی بە نسیب کرد بێ کە بە زوڵم کوژرا لە بەغدا کاتێک کە ئەندامی ئەنجومێنی نوێنەران بوو میوانی بووین زۆر ڕێزی لێگرتین و کۆمەڵێک خەڵکیشی لێ بوو لە مامۆستایان و مامۆستا مەلا عەبدوڵای کاتیب مامۆستا شێخ فاتیحێک بوو و مامۆستا حەسەنی قەڵازی ئەوان هەمویان بە ڕەحمەتی خوا چوون هەروەها مامۆستا شێخ موحسینی موفتی و هێندێکی کەشی لێبوون جا جەنابی شێخ بە مامۆستا عەبدوڵای کاتبی گوت کە بە فەنایی مەشهوور بوو ئەمن تەم باسی ئەوم کرد گوتم کابرایەک پەیدا بۆ لای دەربەندی خان ناوی نایانم وتمی دیعای ئەوە دەکا کە شوێن کەوتوی ئێوەیە و بەڵام هەڵسو کەوتی زۆر ناڕێکی هێو سەر بە حیزبیشی عەلمانیشەوە ئەوانە گوتی فڵان کەس من نەک ئەو هەر لە خزمان و نزیکانی خۆشم وەسیەتم کردووە کەس ئەوە نەکات لە خۆ بڵێ وەڵا من لە شوێنی شێخ عوسمان مەوانە و مەلا عەبدوڵڵا وەسیەتەکەی منی بۆ بخوێنەوە وەڵا وەسیەتەکەی خوێندەوە کە من دەقی ئەو وەسیەتنامەیەم هەر لە دیوانی شێخ عوسمان بەڕەحمەت بێت دەرهێناوە و لە کتێبی ڕێگای ساڵحومە ڕووخاچووندا دامناوە لە چاپە کوردیەکەی و لە چاپە عەرەبیەکەشی دار هەیە کە دەڵێ شێخ عوسمان ئاوا دەڵێ بەڕەحمەت بێ دەڵێ دەبیستم کورتەکەی ئەوەیە دەبیستم هەندێک کەس خۆیان وەکو بڵێ ئامادە کردووە کە شوێنی من بگرنەوە ئەوانە بەڵام لە خزمان و نزیکانی خانەوادەی ئێمە کە من پێم ناخۆشەوان هیچیان شایستەی ئەویان نییە کە شوێنێکی وا بگرن و ئەوەش بە بێ شایستەی ئەوە نابێ کە من گوتومە بەڕاستیەوە بەڵگەی لەسەر کە ئەو مامۆستایە ئەو شێخە پیاوێکی ڕاست و ساغ بووە چونکە نەیکردو بە میراتی و دوایش لە دوای خۆی کەس نەهاتە شوێنی بەڵام بەداخەوە هێندێک تەریقەتی دیکە بەتابێت تەریقەتی قادری یا هەندی شوێنی کەم ڕیفاعی و مەسەلەن بەدەوی ئەوانە لە هەر شوێنێکی دیکە هەر کەسێ بە میراتی بچێتە شوێنی بابی بەتاکیدەوە لادانە لەو قوتابخانەیە و لادان لەو ڕێبازە چکە تۆ دەبێت ئەهلیەتت هەبێ نەک لە بەرەوەی بابەت شێخ بۆ خۆش ببێ شێخ ئایا کەسێک بابی مەلابوو بۆ خۆی دەبێتە مەلاگە نەخوێنێ بابی پزیشک بۆ خۆی دەبێتە پزیشک ئەگەر زانستی پزیشکیگەری نەخوێنێ بەتاکید نەخێر دیارە بۆ شێخێتی و مەشیخەتی تەریقەت ئەوە لە پێشتریشە گرنگتریشە کە بەبێ شایستەی و بەبێ کار لەسەر خۆکردن بەبێ خۆ ئامادەکردن نابێ ئەگەر نا دوای تەریقەتەکە سووک دەکا و دوای پێشینانی خۆشی سووک دەکات دەڵێن ڕەنگە هەموویان هەروە بوو بن ئەگە هەمووشیان هەروە بوو بن بەتاکید هەر حاڵە بووە جا مەبەستم لە ئەوە بوو تەزکیە بەبێ زانیاری مستحیلە ئینسان بتوانێت خۆی پاک و چاککە لە خوا نزیک بێتەوە چونکە هەر ئەسڵەن دینداری بخۆی علمە إن هذا العلم دين فانظروا ممن تأخذون دينكم سلفي صالح ويان قلت وبيشيني شاكي إما أنا أم دين علما أم علم الدين زانياري شرعي دين تماشا بكن دينك تاني شي ورد غيرن هر علمك بو خوي دينك بو خوي علمه
فاعلم أنه لا إله إلا الله. جنای مامۆستای لە مەوسوعەی ڕەوشت و ئاکاری ئیسلامی لە بەڕۆژناوی قورئان و سونەتدا طبعاً لە بەشی دێمی کە تایبەتە بە ڕەوشتە بنەڕەتیەکان لەوێدا باسی زانیاریت بە باشی کردووە العلم و دەفەرموون زانیاری هەم پەیوەندی بە نێوان مرۆڤ و خوا سوبحانەهو وتەعالا هەیە و هەمیش پەیوەندی بە نێوان مرۆڤ لەگەڵ کۆمەڵگایان خەڵکی دیکەی دەوروبەری هەیە کە داخۆ چۆن هەڵسوکەوت دەکات. جا پرسیارەکە لەوێدا بەو شێوازە باز دەکەم کە حیکمەت و زانیاریت پێکەوە هیناوە چۆن ئەو دوانە لێک گرێ بدرێ بە تایبەتیش لە سەرنجێک لەوێدا ڕاست کردوتەوە بەوەی کە حیکمەت بە معنای سنەت نایە واتە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵکو حیکمەت جگە لە پێغەمبەران بە خەڵکی دیکەش دراوە. بەڵێ مامۆستا محەممەد من لە چەند کتێبێکی خۆمدا ئەوم باس کردو چونکە ئەوە زۆر باوە کە دەڵێن حیکمەت یعنی سنەت کە بەدڵنیایی وانە بە زۆر بەڵگە هیچێک لەوانە وەلەقەد ئاتەینا لوقمان الحیکمە یخۆ لوقمان پێغەمبەر نەبووە عليه الصلاة والسلام ناوی لەگەڵ پێغەمبەراندا نهاتوو هەروەها خوا دەفەرمێ ومن يؤت الحکمة فقد أوتي خيرا كثيرا ئەمانە وغەیری پێغەمبەران هەر کەسی حیکمەتی پێ بدرێ خێریکی گەورەی پێدراوە. هەروەها ادعو إلى سبيل ربك بالحکمة بۆ هەمومانە بە حیکمەت خەڵک بۆ لای ڕێبازی پەروەردگارت بانکە. حیکمەت ئەگەر بە وشەیەکی کورت معنا بکرێ بە لێزانی کارامەیی وەستایی معنا دەکرێت. بەڵام کە تەماشای قورئان دەکەین بە تایبەت لە سوورەتی ئیسراءدا لە سوورەتی الئیسراءدا لە ئاەتی 23 تا 39 حەفدە ئاەت خوا سبحانه وتعالى تیاندا لەو شوێنەوە کە دەفەرمێ لا تجعل مع الله إلها آخر فتقعد مذموما مخذولا وقضى ربك ألا تعبدوا إلا إياه هذا قاتا أشويني ذلك مما أوحى إليك ربك من الحكمة حفظ آيات كوتاي آيات سيونو حفظ آيات لبي سوسيتها سيونو حفظ آيات لو حفظ آيات ده من لتفسير سورة إسراء ده هنا وما كبراسينا بيني لتفسير كان دي كذا أو بوشي أو كلام بيسوشوار خاصلت لو حفظ آيات ده باس كلاون دوازيان شاك فضائل دوازشان خراب رذائل دوانزە چاکەکان هەم بواری ئیمان و عەقیدە دەگرنەوە بواری پەرستش و چاکە لەگەڵ باب و دایک و ڕەوشت و ئاکار و بەخشین و یعنی هەڵس و کەوت و هەم خراپەکانیش دیسان شیرک و جگە لەخوا پەرستن و هێشاندنی دڵی دایک و باب و خراپەکاری و زێدەڕۆیی و چەنگ قوچاوی و فیز و کەشخە و هەموو ئەوانە دەگرنەوە واتە هەموو بوارەکان دەگرنەوە دوانزە بە دوانزە دوای ئەوە خوا دەفەرمێ ذلك مما أوحى إليك ربك من الحكمة أو حكمتك پەروەردگارت بۆی سروش کردووی بۆی ناردووی کەواتە حکمت یعنی چی ڕازانەوە بە صیفەت و خەسڵەتە پەسەند و جوانەکان بژارکران و پاک بوونەوە لە صیفەتە نزم و پەست و خراپەکان ئەمە حکمەتە لە ڕاستیدا کە خوا دەفەرمێ هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين إني تأكيدا وإن كانوا من قبل لفي ضلال مبين نق إني شرطية به با بيشتريش نا بدل نيايش بيشتر لقوم رايش أشكرا دابون بيش باسي تخنو آياتك عندك دواي باسي ويزكيهم باكو چاچیان دەکا کەواتە تەزکیە دەبێت لە دوای شارەزابوون لە ئاەتانەوە بێ دوایی ويعلمهم الكتابة كتاب يعني بەرنامە حەڵاڵ و حەرام یاسایەکان والحکمە حکمە يعني ڕازانەوە بە صیفەتە چاکەکان و بژارکان لە صیفەتە خراپەکان ئەمە حکمە زانیاری لە ڕوێکەوە گشتی ترە لە حکمت لە ڕوێکەوە حکمت
تایبەترە لە ڕووی شتێکەوە زانیاری وەکو زانایان علمی منطق دەڵێن بینهما العموم والخصوص من وجه واتە یەکێکیان لە ڕوویەک و گشتیترە ئەوی دیکە لە ڕوویشکەوە گشتیترە لە ڕوویەک تایبەترە لە ڕوویەکەوە تایبەترە. علم لایەنی کردەوەی ناگرێتەوە بەڵام حکمت لایەنی کردەوەیش دەگرێتەوە. علم چەمکوواتاکەی فراوانترە زانیاری هەبوون بە هەر شتێک پێ دەگوترێ علم، بەڵام حکمت زیاتر زانیاری هەبوونە بە خێر و شەڕ بۆ لە خۆداهێنێندی خێر و لە خۆ دوورگرتن لە شەڕ و خراپە. ئەمە چەمکوواتای بڵێ زانیاری کە لەوێشدا مامۆستا بەڵگەی ئەوە تێناوەتەوە کە ئەوانی دەڵێن حکمت بە معنای سنەت و ڕێبازی پێغەمبەردەی کە هەندێک جار الکتاب والحکمە لە دوای یەک دێن لە دەقی قورئانی و بەو بێژەیە دێن. بەڵێ لەبەر ئەوە دەڵێن بەڵێ زانم خۆ یەکەم کەس لەماوەی کەوای گوتووە لە زانایان ئەوەی پێم شک بێ شافعی بۆ ڕەحمەتی خوای لێبێ، بەڵام بەدڵنیای نەی پێکاوە چونکە ناگونجێ حکمت بە معنای ئەوە بێ. دەگونجێ بڵێین سەرچاوەیەکی زۆر گەورەی حکمت لە دوای قورئان ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەگونجێ وا بڵێین بەهۆی شوێنکەوتنی ڕێبازی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام کە ڕێبازی پێغەمبەریش لەگەڵ قورئاندا تێکەڵکێشە وەکوم لەو نامیلکەی خۆم دەباسم کردووە قورئان و سونەت وەکو ڕوح و جەستە تێکەڵکێشن بەهۆی شوێنکەوتنی ڕێبازی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام فێری حکمت دەبی، بەڵام حکمت بە معنای سنەت نییە ناگونجێ چونکە ئەو چی لەو ئاتە دەکەی ومن يؤتى الحكمة فقد أوتي خيرا كثيرا جا باش السنة وهي بيغمبر عليه الصلاة والسلام بلان بفي آيات خلش كذا جوزي حكمتي في بدري ولقد آتم آيات لقمان الحكمة سلم آيات دكي ادعو إلى سبيل ربك بالحكمة هو خوي برجار بقشتي مسلمان دا دوينه خلق دا دوينه بانجواز كبولا الربازي برجار بحكمة نا حكمة بمعنى السنة نية جماني تدانية بلام سنت و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرچاوەیەکی هەر گەورە و گرنگی پەیداکردنی حکمەتە گومانی کرد. بەڵێ مامۆستا لە کۆتاییەکەی پرسیار لەسەر خۆ دوورگرتن لە داخراوی دەمارگیری بکەین. بە نمونە لە کتێبی ڕێگەی ساڵح بوون و بەرەو خواچوون تەمان ئەو کتێبی لە بەردەستمە چاپی پێنجەمە خۆشبەختانەی سەر چاپی حوتەمیشی پێم وایە بەڵێ ئامادەڕژاندا دەکەوێت هەباس باش. لەو بەشەی کە دواسەرنجت لەبارەی نەفسەوە نووسیوە دوای 11 ساڵ لە مراجعە باز لەوە دەکەی خۆڕازانەوە بە خەسڵەتی بەرز و لێبوردەیی و سینگفراوانی سەماحەت و خۆ دوورگرتن لە کینە و بغز و غەرەز و تەنانەت بەرامبەر بە دوژمن و ناحەزانیش. بەڵێ جا من لێرە مەبەستم ئەوەیە کە لەوێش باست کردووە ئەم سینە فراوانی و خۆ دوورگرتن لە دەمارگیریە بە سەبرێک و دووفوان نایە بە تایبەتی ڕووداوی دڵتەزیێنی ئیفکت تێدا هێناوەتەوە ئەوەی کە بەرامبەر دایکمان عایشە کراوە ئەو بەکریش خاڵی ڕازی بێ. پرسیاری من لێرە ئەوەیە چۆن ئەو سەماحەت و خۆ دوورگریە لە دەمارگیریە مسلمانێک بێ بگاتە ڕاستی و ساغیەتی چۆن بهێنێتە دی؟ بێگومان هەموو ڕەوشتە جوانەکان بە تایبەتی مەسەلەی لێبوردەیی و تەبایی و لێبوردەیی و سینگفراوانی و دڵگەورەیی ئاسان نییە کەسێک خراپە لەگەڵ بکە ئەتۆ بتوانی بە خراپە وەڵامی نەدەیەوە یان هەر وەڵامی نەدەیەوە یاخو بە چاکە وەڵامی بدەیەوە چونکە هەردووشی هەر هەیە. فأعرض عمن تولى عن ذكرنا روي لورجيرة ياخذ وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما وازي لي بينا هروها ادفع بالتي أحسن السيئة بكام صفتي باشترة خرافة بالفي وبنية أو راسي همو كاز نايقاتي قرصة لسه ضلين بروف قرصة بلام أجر إنسان بيت بي هلابشي يعني بەپەیژەی خواپەرستی و دینداری موسڵمانەتیدا زیاتر لە خوا نزیک بێتەوە ئەگەر ناخۆ خوا سوبحانەهو وتەعالا ئەوە نییە بڵێ وەڵا لە فڵان شوێنە بۆ لای دەچم لێرەدا ئەوە تعبیری مەجازین یعنی بێوە زیاتر لە خوا نزیک بۆ خۆی تاالە فەفیڕوو إلى الله ڕابکەن بەرەو خوا خوا لەکوێ بەرەو یعنی بەرەو ڕەزامەندی خوا ڕابکەن یعنی لە گوناحان ڕابکەن لە خراپە ڕابکەن لە شەیطان و نەفەس ڕابکەن ئەوە دەبێ خۆی ماندوو بکە بەبێ خۆ ماندوو بوون إنسان هیچ شتێکی بۆ ناکرێ و لەیس ئینسان ئیلا ما سعى
ئەوەی کە باسیشت کرد مەسەلەی سین فراوانی و لێبوردەی و باخەڵ فەڕاحی بەبێ ئەوە ئەتۆ کاک محەممەد دەبێ هەر لەگەڵ خەڵکدا هەر خەریکی ئەوە بیت هەر خەریکی دەنگە دەنگ و هەرا و کار و کاردانەوە و قسە و ئەوانەبی ئەمن خەڵکێکەیە بە مناسبە و بەبێ مناسبە بە حەق و ناحەق هەر قسەمان پێ دەڵێ زۆر هەبووە مەسەلە برایانمان زۆر سەغڵەت بوون ئەمیش حقت خی تالا دڵی وا خوڵقاند و زۆر خۆم شلوێ ناکەم توان مامۆستا و ئاوا گوتراوە بۆ دەیجات چ بووە خۆ ئەگەر وا بم خوا لێم خۆش بێ ئەگەر واش نەبم خوا لەوی خۆش بچ چۆن خوا لێ خۆش چی لێ بکەین با خوا لێ خۆش وەکو کابراایك لە ساڵحەکان دەڵێ کابراایك لە ڕاستی ڕاهات قسەی پێگوتن دوای ڕاوەستا وتی وەڵامم دەوە وتی وەڵامت دەمە وتی بەڵێ وتی وەڵاهی ئەگەر ڕاست بکەی خوا لە من خۆش بێ ئەگەر درۆژ بکەی خوا لە تۆ خۆش بێ وتی چۆن دەیت وەڵام دەوتی هەر وەڵامەکە هەرەوەندەیە ئەگەر ڕاستی ئەو سیفەتە خراپان لە مندا هەبن خوا لە من خۆش بێ و خوا چاکم بکە ئەگەر درۆژ بکەی بوختان بکەی خوا لە تۆ خۆش بێ لەوە زیاتر وەڵامم نییە ئەوەیە وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما جا ئەوەش وەکو گوتم بە ئاسانی مرۆڤ نایگاتێ بەڕاستی ئینسان دەبێت کار لەسەر خۆی بکە ئەوە گرفتی زۆر لە خەڵک هەرچا لە نێو لایەنێکی ئیسلامیشدا لە نێو ڕێکخراوێکدا لە نێو هەرێمەکەماندا لەسەر ئاستی عراق لەسەر ئاستی دنیا زۆری دەگەڕێتەوە بۆ شتە نەفسیانە بۆ کاردانەوە بۆ حقد و بوغز و غەرەز بۆ داخی دڵی خۆ پێڕشتن گەرناگە خەڵک بابەتیانە بیر بکاتەوە دوور لە نەفس و ئەوانە وەکو عەبدولقادر گەیلانی شێخ عەبدولقادر ڕەحمەتی خوای لێ بێ چەند جوان دەڵێ كونوا مع الحق بلا خلق ومع الخلق بلا نفس لەگەڵ خوادا بن بەبێ خەڵک بێنە نێوان لەگەڵ خەڵکیشدا بن بەبێ نەفس بێنە نێوان یعنی ئینسان بابەتیانە و ڕێک بێلایەنانە قسە بکە و بابەتیانە و منصیفانە و دڵسۆزانە قسە بکە ئەو زۆر لەو تێک گیران و شتانەی کە هەن نامێنن. بەڵێ چەند خولەکێکم ماوە ئەوەی کە پێم گرنگ بوو هەر لەوێدا مامۆستا لە کتێبی ڕێگەی ساڵح بوون و بەرە خواچوون دەڵێن حتا بەرامبەر دژمن و ناحەزانیش دەبێت بە شێوەیەک هەڵسوکەوت بکەیت کە سەماحەت و لێبوردەیی هەبێ جا لەوێ پرسیارێک دەکەی دەڕێن ڕەنگە کەسێک ئێستا بپرسێ ئەی دۆستایەتی گرتن و دوژمنایەتی گرتن بۆ خوا لەگەڵ ئەوە تێک ناگیرێ هەتا نمونەی ئەوەی دێنیەوە کە بۆ نمونە لوت عەلەیهی سەلام بەگەلەکەی دەفەرمێ قال عملكم من القالی کەواتە مرۆڤ بوون گرنگ و سنتەرە چۆن ئەوە بێنینە دی بەڵێ ئەوەش وەکو گوتم هەر بەوەی کە باسم کرد گەر ئینسان نەفسەکەی تۆزە پاک و چاک کرد بێ و ڕادەستی دینی خوای تەعالای کرد بێ ئەو کاتە دەتوانێت خود و بابەت لێک جیا بکاتەوە مەوضوع و ذات خودەکە شخصەکەیە بابەتەکە کردەوەکەیەتی لوط عليه الصلاة والسلام کە قەومەکەی زۆر ڕەوش نەزم بوون پێیان دەڵێ ئینی لعملكم من القالین من ڕقم لە کردەوەکەتانە نەک لە خۆتان بۆ چکە خۆیان خوا دروستی کردوون ولقد كرمنا بني آدم لقد خلق الإنسان في أحسن تقويم ئینسان خەلیفەت وڵایە لەسەر زەوی خۆی بغزێنراو نییە بەڵام کردەوە خراپەکەی بغزێنراوە ئەمە کاتێک ئینسان پێی دەگا وەکو گوتم کاری لەسەر خۆی کردبێت هەر بەڕاستی ئەو تعبیری لێوێدا گوتومە لێرەش دووبارەی دەکەم بە سەبرێک و دوو فوان ئەو شتە نایەتە دی جا بۆیەوە گوتوانە بە سەبرێک و دوو فوان جارێک کابرا خواردنێکی دێتە پێش هەرچەند فوو لە خواردنکردنی گەرم خراپە لە ڕووی شەرعیەوە دوو جار فووی لێ دەکا و سەبرێکیش دەگرێ تا تۆ سار دەبێتەوە بە کەڵکی خواردن دێ بۆی وتانی کاکە بە سەبرێک و دوو فوان ئەوە پەیدا نابێ بەڵکو پێویستی بە پشو درێژی دەکا بە تایبەت کاک محەممەد خۆ دەرباسکردن لە دەمارگیری لە داخراوی و کرانەوە بە ڕووی خەڵکدا ئێستا من هێندی خەڵکم پێشک دێ خۆشی زۆر بە مسڵمانی چاک و بەڵکو خۆشی بە بانگەوازکار و تاربێژ و ئەوانە دەزانێت بەڵام فەقیرە عەقڵەکەی زۆر بچووکە دڵەکەی زۆر گچکەیە دەوری خۆی تەنێو بە هێندێک مرید و قوتابی و شتی وای لێ حاڵی کردن هەرەو لەسەر حەقا ئەگە قوتابیەکانی بچن گویان لە چوار قسەی خەڵکی دیکەی بۆیان دەردەکەوا بە تۆ هیچ دەیس حاڵی نەبووێت تۆ زۆر کردچووکاڵی نافەقیرە دەڵێ سەرقاپی لەسەردا خستوون و کاتی خۆی لە یەکێتی سۆڤێت قەدەغە بووە هیچ کەسێک گوێی لە ڕادیۆ هیچ وڵاتێکیکە بگرێ
هیچ ئیعلامیشی دیکە جا خەڵکی وێوانزانانی دنیا هەر ئەوەندەیە کە هەیە دنیانزان دوایی کە وردە دنیا کرایەوە باوتێن با ئێمە لە چۆڵێکی زۆر خراپداین هەموو ڕەفزیان کرد و یکی سۆڤێتی هەڵۆشایەوە جا هەندێک کەس ئاوا من پێم شک دەیانی ئاوا خۆی لێکردون بە شێخ و شتێکی واژ نازانێت فەقیر بۆ خۆی زۆر پێویستی بە مامۆستایەکەیە کە لەسەر چۆکان دابنیشی و تۆزە دەرسی پێ بڵێ ئەدەبی فێرکا و ڕەوشی جوانی فێرکا و عیبادەتی فێرکا و عەقیدەی فێرکا و خوا پەرستی فێرکا و ئەوانە بەڵام خۆی لێکردون بە شێخ و لە خۆیەوە هاڵاندون ئەوانە ئەو دەردە زۆرە یعنی ئەوە بەبێ تەسکیەی نەفس بوون بەبێ بۆ خوا سوڵحان ئینسان لەو شتانە دەربازی نابێ جا لەسەر دەمارگیری مەزهبی دەمارگیری تەریقەتی دەمارگیری مەسلەکی و مەشرەبی دەمارگیری حیزبی دەمارگیری هەتا نەتەوەیی مەسەی وا دەڵێ نا کورد هەمووی هەر چاکە کورد خراپی تێدانی کورد بەشەرن وەکو بەشەرەکانی دیکە چاکیان چاک و خراپیان خراپ وەکو لە دایکمان عایشەیان پرسی خوا لێی ڕازی بێ لەبارەی شیعر ئەویش گوتی الشعر كلام حسنه حسن وقبيحه قبيح شعرش قسەیە چاکەکەی چاکە و خراپەکەشی خراپ هەروایە کورد هەروایە عەرەب هەروایە خەڵکی دیکە هەروایە پیاو هەروان یوا مەسەن ئافرەت هەر تەعەسوبی بۆ ئافرەتان هەیە ئافرەت هەر مەزڵومە ئافرەت هێنا ئافرەتیشێ لەوانێ زوڵم بکە پیاویشی ڕەنگە مەزڵوم بێ پیاویشی ڕەنگە زاڵم بێ ئەتۆ دەبێت تەماشای بابەتیانە تەماشا بکەی نەک لە ڕووی دەمارگیری و داخراویەوە یاخود لە ڕوویەوە قەنەعەتی پێشوەختەتەوە کە نیەتت هێنا و شتە دەبێ ئاوا بێ بەڵێ زۆر سوپاس دەکەین جەنابی مامۆستا عەلی باپیرزانە و بیرمەت سوپاس دەکەین کە لە ئەڵقەی 35 لە بەرنامەی ڕۆشنایی لەگەڵمان بووی سپاس بۆ جەنابیشت و بۆ بینەران و بیسەرانی بەڕێزیش کە متابعی بەرنامەکەمان دەکەن بەڵێ زۆر سوپاس بۆ ئەو بەڕێزانش کە هاوکارتن بەڵێ زۆر سپاس بۆیە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکاران دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته